بەڵێ بینەرانی خۆشەویست درێژە بە بەرنامەکەمان دەدەین. چەند پەیاممان بۆ هاتووە. وایە سەرپۆڵی زەهاو، ورمێ، کرماشان کە هەر لە سەرەتاکانی ئەمڕۆوە بوو، مەریوانیش کە هەر پێشتر هەواڵەکەیمان بۆ هاتبوو. ئەمانە وێنە هەواڵ و ڤیدۆن کە بەدەستێمە گەیشتووە. بەشێکیش لە باقی کاناڵەکان کە کاناڵی بڵێن تەلەگرامی و کاناڵی حقوق بەشەریەکان بڵاو بوونەتەوانێت کە ئەمڕۆ خەڵکی کوردستان یەکپارچە لە مانگرت نەبوو. زۆر لە میدیاکانی دنیا لە میدیا فارسبانەکان تا دەرەوەی وڵات ئەمڕۆ ڕۆماڵی هەواڵەکانی مانگرتنی گشتی لە کوردستانەکەن. جارێکی تر ئەم مانگرتنە دەنگدانەوەی لە ئاسی سەراسەری و لە دنیادا بووە و حتمەن ئەم دەنگدانەوە کاردانەوەشی دەبێت بەسەر کۆماری ئیسلامیدا. حتمەن تەئسیری دەبێت لەسەر درێژە پێدان بە خەبات و ناڕەزایەتیمان. حتمەن خەڵکی کوردستان ڕێگاگەلێکی جۆرا و جۆر لە مەوقعیەت و لە هەلومەرجی جۆرا و جۆرە بۆ درێژە پێدان بە خەبات تا سەرنگونی تەواوەتی کۆماری ئیسلامی دەدۆزێتەوە. وێنە و هەواڵمان زۆر بەدەستگەیشتووە. بینەرێک پەیامیدانەوە ئەڵێ بۆ ئەوانەی ئێمەتان بڵاو نەکردوێتەوە. هەموو ئەوانەی کە تا ئێستا هاتوون بەدەست هاوڕێیانی تەکنیکەوەیە خەریکن تەنزیمی دەکەن کە بۆمان بڵاو بکەنەوە. لەوانەیەت بە تێکەڵی بڵاویکەینەوە، چەند شار بچێتە ناو کلیپەوە، جیاجیای نەکەینەوە. وێنە و هەواڵ و ویدۆەکان زۆرن. حتمەن دڵنیاتانەکەین هاوڕێیانی خۆشەویست، بینەرانی عەزیزم، خەڵکی شۆڕژێڕی کوردستان. ئەمڕۆ بەرنامەی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە شێوەی ڕاستەوخۆ تەرخانەکرێت بۆ ناردنی ئەو ئەرکا ئەو زەحمەتانەی کە ئێوەی کێشن، ئەو وێنە و ویدۆ و هەواڵ و خەبەرانەی کە ئێوە پێمان دەدەن. ئەمڕۆ ئەم بەرنامە ڕەنگدانەوەی زەحمەتەکانی ئێوە دەبێت لە ناو شارەکانی کوردستان. ئەمڕۆ هەموو وێنە و هەواڵ و ویدۆەکان و پەیامەکانتان لێرە و بڵاوەکەینەوە. بەڵێ بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە، بە شێوەی ڕاستەوخۆ لەگەڵمانن. هەروەکو ئاماژەم پێدا ئەمڕۆ ڕۆماڵی هەواڵ و مانگرتنە گشتیەکانی ئێوەی خۆشەویستەکەین لە کوردستان. تا ئێستا ناوی ئەو شارانەی کە بە مانگرتنەکە پێوەست بوون بۆمان خوێندوونەتەوە. ئێستا هەواڵمان بۆ هاتووە کە ورمێ، پیرانشار، کرماشان و مەریوانیش دووبارە وێنە هەواڵ و ویدۆ هەواڵیان بۆ ناردوین. هاوڕێیانمان لە بەشی تکنیک هەوڵەدەن کە ئەم ویدۆ و وێنانەی ئێوە بە شێوەیەک مونتاژ بکەن، بتوانین بڵاوی بکەینەوەنە.